قەیرانی دارایی و مۆتەکەی کە ڕۆژ لە دوای ڕۆژ تەنگ بە وڵاتیانی کوردستان هەڵدەستنێت و ژیانی تاکی ئەم وڵاتەی ڕوبەڕووی گوزەرانێکی تاڵ کردوێتەوە، خواست و داواکاری شەقامە چارەسەرێکی هەنووکەی بۆ قەیرانە بدۆزرێتەوە. کاریگەری لەسەر تاک و لەسەر لە منداڵێکەوە تاوەکو خێزانێک و تاوەکو هەموو جومگەکانی ژیان و هەموو جومگەکانی دەوڵەتی کردووە. ئەمن لێرەدا داواکاری لە حکوومەت دەکەم لەوانەی کە خۆیان بە بەرپرس دەزانن. من پرسیارێکی بچووکەکەم ئەگەر بۆڕی نەوت خەلەلێکی تێ بکەوتە لە 24 سەعاتنا لە 24 دقیقە چارەسەریان نەکردیان چارەسەریان ناکەن. من پێم باشە سەرجەم لایەنەکان بچن لە پێناو بەرژەوەندی تاک بە تاکی کووردا، تازە نیشتیمانمان ڕۆی، خاکمان ڕۆی، شەهیدەکان خوێنیان بەفیر ڕۆڕۆی، بەڵام لە پێناو ئەوەی میلەت لەمە برسیتر نەبێ لەگەڵ حکوومەتی عێراقدانیشن چارەسەری ئەم وەزع بکەن، چونکە هاوڵاتیان کە من لەم بازاڕە ئەیبینم هاوڵاتیەکی بێتاقەت بێپارە بێموچا، یعنی بەڕاستی کارەسات دەبینیت. حکوومەتی بەغدا ئیجبار بکەن شایستەدارایەکانی هەرێمی کوردستان بنێرێ. داواش لەم لایەنە سیاسیانەی خۆمانەکەین هەر پێنجیان هەموو حیزبە سیاسیەکان داوایان لێکەم ڕێ بکەون. بەڕاستی خەڵک وەزعی زۆر شڕا بەم قەیرانە داراییە خەڵکی زۆر شەکەت بووە. سەرلەگوانێکی مەدەنیش پێی وایە ئەرکی حکوومەت هەرێم و لایەنە سیاسیەکانە هەنگاوی جددیانەتر بنێن لەوەی هەیە بۆ کۆتاییێنان بە قەیرانی دارایی لە کوردستان. قەیرانی دارایی ڕۆژ بە ڕۆژ نیگەرانی زیاتر لای هاوڵاتیان دروست دەکات و ڕۆژ بە ڕۆژ ئاساوارەکانی ئەم قەیرانی دارایی ئەم بارودۆخە نەخوازراوی کە بەسەر خەڵکی کوردستانە هاتووە زیاتر خەڵک نیگەرانەکەوە گرفتی زیاتر بۆ هاوڵاتیان دروست دەکات و هاوڵاتیان لە دڕاوکێشی زۆر خراپدان لەوەی کە ئایا چارەنووسی خەڵکی کوردستان بە چیەگات، چارەنووسی هاوڵاتیانی کوردستان موچەخۆرانی کوردستان کە بەشی هەرە زۆری هاوڵاتیانی کوردستان بژێوی و داهاتیان لەسەر موچەیە بەچیەگا. بۆیە بەڕاستی پێویستە دەست بەجێیانی زۆر بە زووی چارەسەرێن بارودۆخە بکرێەوە، زۆر بە زووی ئەم قەیرانە هەوڵی چارەسەرکردنی بدرێ. وەک چاودێرانی سیاسی ئاماژەی بۆ دەکەن قەیرانی دارایی تێکەڵ بووە بە قەیرانی سیاسی لە کوردستان و وەک چاودێرانی سیاسی ئاماژەشی بۆ دەکەن هەوڵەکانی حکوومەت هێرێم بۆ چارەسەری قەیرانی دارایی هاوتەری بە لەگەڵ هەوڵەکانی حکوومەت هێرێم بۆ چارەسەری قەیرانی سیاسی و هەردوو هەوڵەکەش بە سستی و لاوازی بەڕێوە دەچن. عومەر غەریب، کورسات نیوز، چەمچەماڵ.